ئەمە دەبێ هەمووان شکر بین ئەتوو دیمەنە کردی تێ خەڵک تەئسیر بووە بە لە دەستدانی کوڕەکەمە من بەخێوم کردێت زەرجی منە لە دەستی دەدەم خوا دایتێ من خوا دەیباتەوە بەڵام من زۆر لەوە گەورەترم دیتوە کە ئەو شتە تەئسیر لێ نەکە من لە یەک ساڵی خەبەریان بۆ هێنام وتیان بابەت ئەمری خوای کرد لە زیندان بووم هەر لە زیندان بووم 5 مانگ بەسەردا نەچوو ئەو برایە کە بە خۆم دەچوو شەبیهی خۆم بوو یەک نوسخە بووین ئەوم لە دەستدا کە زۆرم خۆشەویست دوایە کە هاتمە دەرەوە داکم لە دەستدا کچەکەم لە ناولانک دوو پشک پێوەدا لە دەستمدا ئەو کوڕەشم لە دەستدا 5 لە ماوەیەکی کەم هەردەرم خوای زۆر شکر چ دەکری؟ هیچ شتێک ناکرێ کە هیچ شتێک کەس هیچ بەگریان هاتەوە هیچ کەس بەگریان نهاتەوە کەس بە لە خۆدان نهاتەوە باشترین شت لەو دنیای بڵێ ئەڵڵا خوایە زۆر شکرم بە هەموو شتەکانت زیاتر نا